دامەزراوەی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کولتوری و گەشەپێدانی مرۆیی ڕێکخراوێکی کولتوریە و بەشداری سێ فیستیڤاڵی نێودەوڵەتی لە وڵاتانی ڕۆمانیا کردووە. بەناردنی تیپی هونەری ملی کەرکووک کە گوزارش لە پێکهاتە جیاوازەکانی هەرێمی کوردستان و عێراق دەکات. چەندین وڵات بەشداریان لەم فیستیڤاڵەدا کردووە. گروپە بەشداربووەکان لە ڕێگەی موزیک و گۆرانی و سەمای ملیەوە بەجل و بەرجی ئاڵوواڵەی ڕەسەنەوە نمایشی کولتوری خۆیان دەکەن. ماوەی 20 ساڵە بەڕێوەبەری پرۆژەی گەنجان بووە. لە دەڤەری ڕاپەڕین لە ساڵی 2010ەوە سەرۆکی سنتەری ڕایەڵە کە دواتر بۆتە دامەزراوەی ڕایەڵ تا ئێستاکە 8 فیستیڤاڵیان ئەنجام داوە. ئێستاش خالید قادر میوانی زایڵی داهێنانە. کا خالیدم کاتت باش. سڵاو کاتت باش. زۆر سپاس دەکەم. هەڵبەت کا خالی زۆر شاد بوومەوە بە دیدارت. زۆر دەمێکە من بیرمە ساڵێکیان زۆر دەمێکەوە ئەزام 13-14 ساڵ لەمەوبەر بوو لەگەڵ دلاوەر قەرەداخیە هاتین بۆ لای ئێوە کۆڕێکی کاک دلاوەر هەبوو. زۆر خۆشحاڵ بووم بە جۆش و خرۆشی ئەو خەڵکە هەم بۆ کۆڕەکە هەم بۆ بابەتی ئەدەبی و بابەتی کولتوری و فەرهەنگی. بیرمە ئەو کاتانە باسی ئەوتانە کرد کە بەنیازن دامەزراوەیەکی فەرهەنگی و کولتوریدا بمەزرێن و ئیشی ڕژدی لەسەر بکەن. زۆرم پێخۆشە باسی دامەزراوەکەمان بۆ بکەن. من زۆر خۆشحاڵترم بە دیدارتان. سپاس بۆ کاتەی بە ئێمەتاندا. ئێمە لە ساڵی 2010ەوە بەهۆی بۆشاییەک لە بواری گەشەپێدانی کلتوری کارمان لەسەر دامەزراوەیەکی کلتوری کرد بە ناوی سنتەری ڕایەڵ و خەمی ئەنجامدانی فیستیڤاڵی کلتوریمان بە پلەی یەکەم گرتەشان بۆ ئەوەی بتوانین وڵاتان بانکەین خەڵکی ئێمەش لە کوردستان فەرهەنگی ئەوان ببینێ. هەنگاو بە هەنگاو هەوڵماندا دامەزراوەکەمان فراوان بکەین. خۆشبەختین کار لە سەرەتای کارکردنمان لەگەڵ ئەمریکا لە شاری دووڕووس لە وڵاتی منەسۆتا پرۆگرامێکی دەستە خوشکی سیستەر سیتیمان لە نێوانی دوو شاری ڕانی و دووڕووس دروست کرد. پرۆگرامێکی ئاڵوگۆڕی کلتوری فراوان لە نێوانی هەردوو شاردا دەست پێکرا کە تا ئێستا بەردەوامە. جیانەوە بیرکردنەوە لەوەی چۆن ئێمە بتوانین هونەر و کلتوری خۆمان بە وڵاتانی دی بناسێنین. ئەمە یەکێکە لەو ئامانجە سەرەکیانەی کە لەگەڵ هاوڕێیانم لە ناو دامەزراوەکەمان کاری تێدا دەکەین. خۆشبەختم لە تازەترین پرۆژەماندا توانیمان لە وڵاتی ڕۆمانیا بەشداری فیستیڤاڵێکی کلتوری باش لە ئاستێکی جیهانیدا بکەین کە سێ فیستیڤاڵ بە دوای یەکدا لە 2008ەوە کە دەستی پێکرد هەتا 7 مانگی 8 بەردەوام دەبێت. چەندین وڵات بەشداریان تێدا کردووە. ئێمەش بە گروپێکی باش کە گوزارش لە پێکهاتە جیاوازەکانی هەرێمی کوردستان و تەنانەت عێراق دەکا تیپی هونەری ملی کەرکووک بەشداری فیستیڤاڵەکەمان کردووە. بە جلوبەرگی ڕەسەن بە ئاواز و گۆرانی ڕەسەن بە تابلۆی هونەری هەوڵمانداوە بەشێکی ئەکتیڤ بین لەناو ئەم پرۆگرامە کلتوریە یان فیستیڤاڵە جیهانیە. هەر بۆیە دەتوانم پێت بڵێم دامەزراوەکەی ئێمە خۆشبەختە بەوەی کە خەمی کلتوری لە کۆڵناوە بە تایبەت بۆ ئەوەی هەم بەشێک بین لە یارمەتی دەرێک بین لە هێنانی گروپ و تیپە جۆرا و جۆرەکانی دنیا بۆ کوردستان بۆ ئەوەی گەنجی ئێمە هونەری ئەوان ببینێ. هەمیش دەواازەیەک بکەینەوە بۆ ئەوەی ئەم تیپە هونەریانەی کە ئێمە هەمانە بەشداری ئەم فیستیڤاڵانە بکەن کە پێمان وایە ئەمە دەستپێکێکی ئێجگار گرنگ دەبێت بۆ داهێنانی زیاتر. تۆ کاتێک تێکەڵی کلتوری دی دەبی جیاوازیەکان دەبینی ئەلەو کۆنتاکتەیەکە گەشەپێدان دەبێتە بنەمایەک داهێنان دەبێتە بنەمایەک کە بێشک ئامانجی سەرەکی دامەزراوەکەمانە. بەڵێ بەڵێ کا خالید هەڵبەت کۆکردنەوەی کولتورە جیاواز و فەرهەنگە جیاواز و نەتەوە جیاوازەکانی کەرکووک یان عێراق یان هەرێمی کوردستان کە بۆ خۆی عێراق پڕە لە کولتورێکی دەوڵەمەند و کولتورێکی هەمەڕەنگە. بەڵام چەند سەختە ئەم کولتورە هەمەڕەنگە کۆ بکرێتەوە لە دامەزراوەیەکی وەکو ئێوەیە هاوکات ئەم هەموو کولتورە ببن بۆ وڵاتێکی وەکو ڕۆمانیا و بەشداری بکەن لە فیستیڤاڵێکی گەورەی جیهانیە. زۆر سپاس بۆ پرسیارە. ینی بەداخەوە کاتێک کە سیاست کار دەکا بە تایبەت لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق ینی زۆرجار بۆتە ئامرازی لێکترازانی ئەم پێکهاتە جیاوازانە. بەڵام کە هونەر دێ پاڵ بە سیاسەتەوە دەنێ کە هونەر دێ ئیتر ئەم پەیامە مرۆڤایەتیە ئەم پەیامە خۆشەویستی کە هەمومان پێکەوە دەژین دەبێتە ئەو چەترەی کە
ئیدی هەمومان یەکتری تەواو دەکەین. ئەم پرۆسیسی پاڵنان بە سیاست و گرێدانی پێک هاتە جیاوازەکان لەژێر چەتری هونەردا پرۆسیسێکی ئێجگار قورسە. بە دڵنیاییەوە ئێمە بە قۆناغی سەختدا تێپەڕیوین و تێش دەپەڕین، بەڵام بڕوای بەتینمان بەوە هەیە کە ئایندە بۆ پێکەوە ژیانە هەر ئەوە تا دەبینین پێکەوە پێکهاتە جیاوازەکانی تورکمان، سریان، عەرەب، کورد هەمووی لەژێر پەسارێکی پڕخۆشەویستی کە پەساری هونەرە، نمایشی هونەر و داهێنان و مێژوو و شارستانێتی خۆیان دەکەن. ئەمەی گرنگە ئێمە بڕوامان بەوەیە کە دەتوانین ینی باس بدەین بەسەر ئەم گرفتانەدا و ئەمەش پاڵپشتە بە لەشکرێک گەنجی باشی خۆبەخش کە خۆشببختم تاوەکوی ئێستا لە کوردستاندا هەیە پاڵپشتی ئەم جۆرە پرۆژانە دەکات و من خۆشببختم و دەبێت لە ڕێگای شاشە جوانەکەی ئێوە دووبارە چاوی و دەستی ئەم گەنجە خۆشەویستانەی کەرکووک بکوشم و چاویان ماچ بکەم کە لە ئێستادا ئەرکێکی ئێجگار گەورەیان لەسەرشانە و توانی ویشیانە لە ئاستێکدا نمایش بکەن کە دەتوانم پێت بڵێم بوونەتە خاڵی سەرنجڕاکێشانی وڵاتانی دی. یعنی ئێستا لە ناو تابلۆیەکی گەورەدا کە چەندین وڵات تێیدا بەشدارە ئەوە تا گەنجانی ئێمەش بە هەموو پێکاتەوە ڕەنگ جیاوازەکان دەڵێن ئێمەش هەین، ئێمەش خاوەنی مێژوویەکین، ئێمەش دەتوانین داهێنان بکەین. بەڵێ بە دڵنیاییەوە کا خالید پێم خۆشە خۆت لەوێ بووی لە ڤیسیڤالەکە بوویت، پێم خۆشە بۆمان باسکەی بۆ بینەرانی دەنگی ئەمریکا چۆن ڤیسیڤالەکە بەڕێوە چوو هاوکات ڤیسیڤالەکە بە بەشداری کولتورە جیاوازەکانی عێراق و کەرکووک و هاوکات کورد هەمی پێکەوە چەند پڕبایەخ بوو بۆ ئەوان، چەند سەرنجڕاکێش بوو بۆ ئەوان. لە زۆر خاڵدا سەرنجڕاکێشە، ینی ڤیستیڤالێکی تەواو دەوڵەمەندە بە ڕنگ و دەنگی جیاواز بۆ ئێمە پێشک تەجروبەیەکی زۆر باشە و ئەم گروپەی ئێمەش بۆیە گروپی کەرکووکمان دیاری کرد. بەڕێستان دەزانن کەرکووک بەشێکی زۆری پێکاتە جیاوازەکانی هەرێمی کوردستان و تەنانەت عێراق لە خۆ دەگرێ و دەوڵەمەندە بە مێژوویەکی پێکەوە ژیان لە نێو پێکاتەکاندا. هەر بۆیە ئەم تیپەش ئێستا لەم ڤیستیڤالەدا هەمان ئەرک پێشان دەدا و هەمان لەسەر هەمان ڕێچکە کار دەکا و ئەمە بۆ تیپەکە و بۆ ئێمە ژۆکو دامەزراوەی ڕایەڵ لە دوو خاڵدا دەتوانم بۆ چڵکمەوە کە ینی پڕ سوودمەندە. خاڵی یەکەمیان ئەوەیە تۆ کاتێک لەگەڵ ئەم کللتورانە کۆنتاکت دەکەی، پەیوەندی دەبەستی، ئەمە دەبێتە بناغەیەک بۆی ئەوانیش لە ئایندەدا بەشداری ڤیستیڤالەکانی تۆ بکەن، هەروەها تۆش بەشداری ڤیستیڤالەکانی دی ئەم وڵاتانە بکەی کە ساڵانە ئەنجام دەدرێت. بۆیە ئێمە هەرزوو لەناو ڤیستیڤالەکە ینی خاڵێکی دڵخۆشکەرمان هەست پێ کرد ئەوەیە کە دەرگایەک بەڕووی ئێمەدا کراوەتەوە بۆی بتوانین ڕایەڵەیەکی باش بین بۆ گروپەکانی دی هەرێمی کوردستان، بۆی بەشداری ڤیستیڤالەکانی دی بکەن لە وڵاتانی دی کە جەنابتان دەزانن گروپەکانی ئێمە زۆر بەداخەوە ینی نەکراوتە خەم، ینی خەمی کللتور و خەمی گەشە پێدانی ئەم پێکهاتە کللتوریە نەبووتە خەمێکی گەورەکە پاڵپشتی بکردرێن بۆی بتوانن بەشداری ڤیستیڤالە گەورەکان بکەن، بۆی بتوانن گەشەی زیاتر بە توانە هونەریەکەی خۆیان دەر بەتەکید ئەلەم خاڵەدا بۆ ئێمە زۆر دەوڵەمەندە. خاڵێکی دی هەیە ئێمە ساڵانە بۆ خۆمان لە کوردستان ینی ڤیستیڤاڵی نێودەوڵەتی ساز دەدەین کە تا ئێستا 8 ڤیستیڤاڵ ئەنجام درراوە و دەمەوێت لە ڕێگای دەنگی ئەمریکاوە بڵێم ئێستا ئامادەکاری دەکەین بۆ نوێمین ڤیستیڤاڵ لە کۆتاییەکانی مانگی نوێی ئەم ساڵدا بکردرێ. ئەوێ ئەزمونێکی دەوڵەمەندتری دا بە ئێمە بۆی ئێمە ئەو ساڵ هەوڵ بدەین کوالیتی ڤیستیڤالەکەمان چەند ستەی پێک بەرینە پێش و هەر بەو ئامانجەش کار دەکەین. لێرەشەوە بە جەناب دەڵێم کە تیمەکەمان دەستی بە ئامادەکاری کردووە. تەمەنا دەکەم هەم ئەم ڕایاڵە باشە بین بۆ ناساندنی تیپە هونەریەکانی ئێمە و هونەر و ڕەسەنایەتی کورد و پێکاتە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە دەرەوە هەمیش ئەوان ببینە دەواازەیەک بۆ هێنانیان بۆ کوردستان بۆی گەنجی ئێمە ئەوان ببینێت کە جیاوازیە جوانەکانمان لەکوێدا دەتوانێت بێتە خاڵێکی داهێنان. بەڵێ بە دڵنیاییەوە کا خالید هەواڵێکی خۆشت پێ پێم خۆشە بە کورتی لە کۆتایی بەرنامەکەیە بە بینەرانی دەنگی ئەمریکای بڵێ.
زۆر سپاس دەکەم چەند ساڵێک بوو دوای کۆرۆنا پرۆگرامی ئەمریکامان لە کارەکانی وەستا بوو خۆشبەختانە ئێستا دەستمان بە پرۆگرامەکە کردوتەوە و لە نزیکترین کاتدا دەواازەیەکی باشی پرۆگرامی ئاڵوگۆری کللتوری لەگەڵ منەسۆتا دەست پێ دەکەینەوە هەروەها دەمەوێت لێرەشەوە پێت بڵێم جیاواز لەوەی ئەمریکا کار دەکەین بۆ ئەوەی چەند گروپێک لە کوردستان بە تایبەت تیپی هونەری ملی سلێمانی لە ئایندەیەکی نزیکدا بەشداری فیستیڤاڵێکی تری نێودوڵەتی بکات. باڵێ زۆر سپاس دەکەین بۆ کاتی پێت بەخشین کا خالید هەڵبەت باسکردنی ئەم بابەتە چەندین بەرنامەی ئەوەیە زۆر سپاس بۆ کار و چالەشەکانتان. سپاس بۆ ئێوە.